بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت میادگار فایقمەم شەو بە شێوەیەکی ڕاستەخۆ لە سلێمانیەوە لاگەڵتان ئەبم بۆ باسی ڕۆژ میوانەکەیم شەوم لە شاری هەولێرەوەیە بەڕێز کاک عەلی قادر بەڕێوەبەری گشتی نووسینگەی هەولێری کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق وەکو ئاگادارن لە ماوەی کەمتر لە 5 ڕۆژدا بانگەشەی یاخود هەڵمەتی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان و لە 14 مانگیش لە عێراق دەست پێەکە مەبەست بە بزانم کە ئەو ماوە کەمەی کە نزیکی مانگێک و 1-2 ڕۆژ ماوە بۆ هەڵبژاردنەکەن تقریبا 33 ڕۆژێک ماوە بۆ هەڵبژاردنەکانی عێراق لە 12 ئایار ئایا ئامادەکاریەکان بە شێوەیەک بەڕێوە چوون ئایا هەرێمی کوردستان لە هەموو ئەو پرسانەی پێیوەستە بە هەڵبژاردنەوە نوێکردنەوەی کارتی دەنگدەران بێ بەدەمەوە چوونی هاوڵاتیان بێ بۆ وەرگرتنەوەی کارتی ئەلکترۆنی دەنگدانی خۆیان چ هەماهەنگی و هاوکاری لایەنە سیاسیەکان بێت چ سەبارەت بەوە بێ کە ئایا بۆ نمونە لایەنە سیاسەکان ئەوانەی بانگەشەی پێشوەختی هەڵبژاردنیان هەندێکیان دەستیان پێکردو ئیجراعات چیە بەرامبەریان لە کاتی هەڵبژاردنە ئەبێت مامەڵە چۆن بکرێت ستانداردە جیهانیەکان ڕێنمایەکانی کۆمیسیۆنی عێراق سەبارەت بەم پرسە چیە بۆی هاوڵاتیان لێ ئاگادار بن وارووا مەبەستمە لەسەرەوانش قسە بکەین کە بۆ نمونە ئەو کەسانەی ئەوترێت کەسانێک هەبن گوایە چەند جارێک بایۆمەتریان کردبێت لە کاتی هەڵبژاردن ئەگەر هەڵبژاردنەکە ئەلکترۆنیە چۆن مامەڵی لەگەڵا ئەکرێ قسە من یانی زیاتر ڕوونکردنەوە وردەکاریەکان مەبەستمە کاک عەلی جەنابیان خۆیان ئاماژەی پێ بدەن چونکە هەڵبژاردننی ئەلکترۆنی بەنسبەت هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراقەوە شتێکی نوێیە ئایا تایبەتمەندیەکانی ئەم سندوق ئەلکترۆنیانە چییە و هەروەها مەبەستمە قسەیەک لەسەرەوە بکەین کە ینی ئەگەر کات هەبوو قسە لەسەر ینی پەیمانگایەکی لێکۆڵینەوەی استراتیژی جیهانی لە ئەمریکایە ئاماژەی بەوە داوە تا ساڵی 2050 ینی ژماری دانیشتوانی عێراق گاتە 77 ملیۆن کەس و پێشبینیەوە کرێت لەبەرەوەی لە هەرێمی کوردستان هۆشیاریەکەیە سەبارەت بە ژمارەی منداڵ کورد ببێ بە کەمینەیەکی زۆر بچووک لەناو عێراقێکە کە سوننە و شیعە ئیتر لە یەک ژن و دوانوسیان ناوەستن و ڕەنگە بەدە 12 مناڵیش نەڵێ نەر بڵێن مناڵی کەممانێ 12 مناڵیان بێت ئەما بێت چۆن چارەسەر بکرێ من زیاتر ناڵێم کاک عەلی قادر بەڕێوەبەری گشتی نووسینگەی هەولێری کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق سڵاوتان لێبێت سوپاس بۆ ئەم دەرفەتە لەو پرسیارەوە دەست پێ یەکەم ئێوە زۆر سەرقاڵن ئامادەکاریەکان سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق و سەبارەت بە بانگەشە و هەڵمەتی هەڵبژاردنیش چۆن بەڕێوە ئەچن کارەکان چۆنن لە لای ئێوەوە بڵێ سوپاس بۆ جەنابەت سڵاو ڕێزم بۆ بینەرانی کوردستان 24 لە ڕاستیان لایەن ئێمەوە ڕێکارەکان لە خشتەی کاتی خۆیان بەڕێواچن سەررجەمە و پێداویستی و کەلوپەلانێک کە پێویست بوو گەیشتون وردەکاریەکان بە تەواوەتی ڕێکارەکان پێڕەوکراون ئەوەی گیر و گرفتی ئێمەیە ئەوەیە ئەو کارتانەی ماوە لە ناوەندەکانی دابشکردنی کارتەکان بگاتەوە دەستی هاوڵاتیان دیارە وەک جەنابەت ئاماژەی پێکرد هەڵبژاردننی ئەمجارە هەڵبژاردنێکی پێشکەوتوانەیە تەکنەلۆجیای تیا بەکاردێ هەڵبژاردننی ئەلکترۆنی نییە من حەزەکەم بۆ جەنابەت ڕوونی کەمەوە باشە دەنگدان بە وەرەقەیە بەڵام سیستمی تۆمارنامەی دەنگدەران سیستمێکی تەکنەلۆجی تیا بەکار هاتووە ئامێرێکی تیا بەکاردێت کە ئامێری لێکۆڵینەوە لە دەنگدەرا و سیستمی بایۆمەتری بە تەکنەلۆژیا کراوەواتە دە پەنجەمۆرەکەی پەنجەی دەنگدەر و وێنەی بە ئەلکترۆنی گیراوە ئەو سیستمەیە کە کارتی دەنگدانی پێویستە هەر دەنگدەرێک بێت کارتەکەی کە پێیەتی لەگەڵ پەنجەمۆری لەگەڵ ئەو زانیاریانەی کە هەیەی لە لای کۆمسیۆن دەبێت هەرسێکی یەکانگیر بێ ئەو جار ئەو سیستمە ڕێگەی پێدا دەنگ بدات و هەر هاوڵاتیەک ئەگەر کارتی دەنگدانی پێ نەبێت سیستمەکە ڕێگەی پێنادا دەنگ بدات ئەگەر ڕێگەشی پێدا دەنگەکەی ئەژمار ناکرێت ئەمە لەلایەک لەلایەکی تر بەبێ هەبوونی کارتی دەنگدان لەلایەن خودی هاوڵاتیەکەوە ڕێگەی دەنگدانی پێنادرێت بە هیچ شێوەیە بەبێ بوونی کارتی دەنگدەر نییە یەکێک لە ڕێکارەکانی ئێمە بۆ ئەوەی دەنگدەر بە دەنگدەر ئەژمار بکرێت بوونی کارتی دەنگدانە بە دەنگدەر یاساش ئەوەی ڕێخستووە نەک بە تەنیا کۆمسیۆن
یاسا دەڵێت دەنگدەر ئەو کەسەیە کە تەمەنی گەیوەتە 18 ساڵ هەڵگری ڕێگەزنامەی عێراقیە لە تۆمارنامەی کۆمسیۆندا تۆمار کراوە بۆ ڕێکارانەی کە کۆمسیۆندا ڕشتووە. دیارە ڕێکارەکانی ئێمە ئەم جارە تۆماری بایۆمەتریە و تۆمارنامەی بایۆمەتریە کە ئەو تۆمارنامەش ئێمە 3 ساڵە خەریکین بۆ هاوڵاتیان پرۆسەی بایۆمەتری ئەنجامەدەین. ئێستا کارتەکانمان هێناوەتەوە لە ناوەندەکانی دابشکردنی کارتەکانە واتە لە بنکەکانی کۆمسیۆنە هەو کارتانە پێویستە بگاتەوە دەستی هاوڵاتیە هاوڵاتی پێویستە بڕوا کارتی خۆی وەرگێ چۆن هات بایۆمەتری ئەنجامدا ئەگەر کارتی بایۆمەتری وەرنەگرێت کارتی شینیشی پێبێ ئەو کەسەی بایۆمەتری ئەنجامدا بێ ناتوانێت دەنگ بدا لەبەرەوەی کارتەکەی پوچەڵ کراوەتەوە. باشە کاک عەلی یعنی بە پێی زانیاریەکانی جەنابتان من ئەزانم جەنابتان ینی بەڕێوەبەری نووسینگەی هەولێرن بە پێی زانیاریەکانی جەنابتان بەدەمەوە چوون و ئیقبالی هاوڵاتیان ینی لە پارێزگاکانی هەرێمی کوردستان لەم 4 پارێزگایی ئێرە جگە لە کەرکووک چەند بووە لە هەولێر چەند لە سەدی هاوڵاتیان چوون بەدەمی وەرگرتنەوەی کارتی دەنگدان یا لە دوهۆک یا لە سلێمانیان لە هەڵەبجە. لە ڕاستیە ئەمڕۆ لە هەموو ڕۆژەکان باشترە هاوڵاتیان ئەمڕۆ بە پێی بۆچوونی ئێمە و بە دوواداچوونی ئێمە لە ناوەندەکانی ئێمەدا بە پیر بانگەوازەکانمانەوە هاتوون بە پیر داواکاریەکانمانەوە هاتوون سەردانێکی چڕتر هەیە بۆ ناوەندەکانی ئێمە. من پێشببینی ئەەکەم ئەگەر بەم شێوەیە بڕوا و تیرەکە زیاد بکات هەموو کارتەکان تا کۆتایی مانجی 4دا بەژەکرێن بەڵام پێویستە ڕێژەیەک دیارە بێگومان ئێمە ئێستا ئەمڕۆ گەیشتونە ڕێژەی 152 کارتەکان لە هەولێر پێم وایە لە کەرکووک لە ئێمەش بەرزترە لە 160 کارتەکانی دابش کردووە و پارێزگاکانی تریش بە هەمان شێوە ڕێژەیەکی باشیان دابش کردووە کە نزیکی 50 و سەروی 50شن. ئێمە ئامانجمان یا کارکردنمان دیدگامان بۆ ئەوە نییە کە چەند ڕێژەی چەند لە کارتەکان دابەشەکەین ئێمە ئەمانەوێ دوا بە کارتی کە بۆ دەنگدەر دەرمان هێناوە پێوەی ماندوو بووین ساڵانێکە خەریکین تۆماری بایۆمەتری بۆ ئەنجامەدەین کۆمسیۆن بە چەند پرۆسەیەکی قورس ئەو کارتەی لە دەرەوەی وڵات چاپ کردووە دوایی هێناوێتیەوە ئەنجا گەیاندوێتە ناوەندەکانی دابشکردن پێویستە بگاتەوە دەستی دەنگدەر یعنی بەڕاستی من چاوەڕوانی ئەوەم نەئەکرد ینی دەنگدەر بە بانگەواز و بەو شێوازە بچێ کارتەکەی وەرگێتەوە کە ئێستا ئێمە زۆر بە داواکاری داواکەین بەڵکو دەبوو چاوەڕوانی کردایە و مراقبەی ئەوەی کردایەکەی کارتەکەی دێتەوە بۆی وەریگرێ ئەو مافە پیادەکات چکە مافی دەنگدان یەکێکە لە بنەماکانی مافی مرۆڤ کە لە جارنامەی گردردونی جیهانیدا هاتووە بەدەق مادەی 20 لە 21 لە جارنامەکەیە و مافی ئازادی ڕادەربڕین و ئازادی خۆ کاندیدکردن لەو بڕگەنامەیە یا لەو بڵاوکراوەیە بەدەق هاتووە و پێویستە دەنگدەران داکۆچی لە مافەکانی خۆیان بکەن نەک بە پیرەوە نەچن. بەڵێ بۆی بۆ بەرچاوی بینەرانی ڕوون بێت ئێمە مەبەستمان بوو بەڕێز کاک هاوڕێ تۆفیقی کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراق لە سلێمانی حزوری بێ لەم بەرنامەیە دیارە بەهۆی سەرقاڵبوونی بەکارێکی تایبەتەوە کە لەم ساتە لە کوردستان نەبوو نەیتوانی ئامادە بێت. کاک عەلی من مەبەستمەوە پرسیارە بکەم من ڕیکلامێکم بینی واکە بڵێن دروست کراوە بە زمانی عەرەبی و بە زمانی کوردی بۆ ئەوەی چۆن بچیت چۆن ناوی خۆ تۆمار بکەیت چۆن ینی هەنگاوەکان بەڵام پرسیارەکەی من ئەمەیە ئایا ئەم ڕیکلامە ینی داواتان کردووە ئێوە وەکو کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراق ینی لە لقەکانی هەرێمی کوردستان داواتان لە کەناڵەکانی تەلەڤیزیۆن کردووە کە بە چڕی بڵاوی بکەنەوە بۆ ئەوەی هاوڵاتیانیش زیاتر بەدەم وەرگرتنەوەی ئەو کارتەوە بچن و ئیقبالی زیاتری لەسەر بێت و زیاتر بزانن چۆن پرۆسەکە بەڕێوە دەچێت؟ بەڵێ لە ڕاستیە ئەو ڕکلامە یا ئەو ڕوونکردنەوانە وردەکاریانە کە پێڵێن ڕێکاری بانگەشەکان ئێمە کردومانە بە زمانی کوردی و دۆبلاجیشمان کردووە ئۆفیسی هەولێر بەڵام بەداخەوە ڕێکارەکانی یاسای عێراقی ڕێگەی پێ نەداین کە
کەناڵەکانی کوردستان لەبەر ئەوەی لە هەیئەی ئیتیساڵاتی عێراق ئیجازەیان نییە، تەنها ئیجازەی ناوخۆی هەرێمی کوردستانیان هەیە، ڕێگەی گرێبەستکردنیان لەگەڵ نەدان. ئەم بربەستە یا ئەم ڕێگریە بووە هۆی ئەوەی کە ڕاگەیانەکانی کۆمسیۆن بە تەواوی نەگاتە دەنگدەری کورد، ڕاگەیانەکانی کۆمسیۆن لە بەست نەکراوە نەکراوە کە هاوڵاتیان نەزانن شتەکە چۆنە و کەمترین خەڵک بانی بڕۆن کارتی دەنگدانی خۆیان وەربگرنەوە. یعنی ئەمە بەست نەکراوە، یعنی ئەو هەموو کەناڵی ڕاگەیاندنە لە هەرێمی کوردستان هەیە چی بوو؟ هیچی شایانی ئەوە نییە کە ئەم ڕیکلامی تیا بڵاو بکرێتەوە. ئێوە هیچ بەرگریەکتان بێگومان هەمووی شایستەی ئەوە و زیاتریشن ئەوەی ئێمە بینین کەناڵەکانی کوردستان بینەری خەڵکی کوردستان بینەری ئەو کەناڵانن بە هەموو ڕەنگەکانیەوە بە هەموو جۆرەکانیەوە، هەر کەناڵە و بینەری خۆی هەیە، بەڵام ڕێکارە یاساییەکانی کەناڵەکانی کوردستان کە لە عێراقا خۆیان تۆمار نەکردووە ئەوە بووە بربەست کە کۆمسیۆن لە بەغدا نەتوانێت گرێبەستیان لەگەڵ بکات لە ڕووی یاساییەوە. ئێمە زۆر داوامان لە کۆمسیۆن کرد، تەنانەت لە کۆبوونەوەمان لەگەڵ بەڕێز خودی عەبادیش ئاماژەمان بەو مەسەلە کرد لە ئەنجومەنی وەزیران کە پێویستە ئیستثنایەک بۆ کەناڵەکانی کوردستان بکرێت لەگەڵ کۆمسیۆنە، چونکە دەنگدەری کورد یا دەنگدەری کوردستان پێویستی بەوەیە ئەو زانیاریانەی بگاتێ. لێرەوە داواکەم ینی زیاتر ڕاشکا وەڵامم بیتەوە. ئێمە سەرۆک کۆمارمان ئێمە پرسێکی زۆر غەریبە کاک عەلی. یعنی ئێمە سەرۆک کۆمارمان لە عێراقەیە، ئێمە وەزیرمان لە عێراقەیە، ئێمە بەڕێوەبەری گشتیمان لە عێراقەیە، ئێمە جێگیری سەرۆکی پەرلەمانمان لە عێراقەیە، ئێمە پەرلەمانتارمان لە عێراقەیە. بەم هەموو کەسەوە لە عێراق نەیانتوانێەوە کاریگەریەکی ئەو تۆیان هەبێ کات لە کەناڵەکانی ڕاگەیاندن بەبێت جیاوازی ئەم ڕیکلامە بڵاو بکرێتەوە. چییە لە یعنی هەی ئەو نازانم دەستگای ئەعلامی عێراقی خۆیان تۆمار نەکردووە؟ ئەمە ئێوە پەناتان بۆ ئەوان برد؟ ئەمە بڕیارێکی چاودێری دارایی عێراقە لە ڕاستیا و قراری هەیە ئیتیساڵاتی عێراقە دوورە لە کۆمسیۆنەوە. من حەزەکەمە ئەوەت ئاگا لێ بێت جەنابێت. من لێرەوە داوا لە کەناڵەکانەکەم بەبێ ئەوەی پرسەکە پەیوەستە بە ئێوەوە، پرسەکە پەیوەستە بە ئێوەوە. ئێوە ماندوو بوون، دۆبلاشتان کردووە، دەنگتان خستۆتە سەر، بە ڕێکوپێکی دروستان کردووە. یعنی ئەگەر بگا بە کەسێکی تر بێگومان ماندووبوونی ئێوە زیاترە حەسێتەوە. قسەی من لەسەرەوەیە. لە ڕاستیە بابەتەکەی ئێمە بان نەچێتە سەر ئەو بابەتە، چکە ئێمە کاتەکەمان ئەمانەوێت بە خزمەتی دەنگدەران تەرخانکەین. ئێمە داکۆچی زۆرمان کردووە لەسەر ئەو مەسەلەیە. لە ڕاستیا ڕەنگە کەم تەرخەمەکە هەمەلایەن بێ، ینی هەمووان بگرێتەوە، هەم کەناڵەکان ئەو بەڕێزانەوە بە دوای بەدیلا گەڕاون بۆ لە ڕێگەی کۆمەڵایەتیەکانەوە، لە ڕێگەی ینی هێڵەکانی پەیوەندیەوە ئاسیا سێڵە کۆڕک تەلیکۆمە کە ینی وەکو بەدیلی ئەو پرسە بگا بە زۆرترین هاوڵاتی و تێبگەن کە شتێکی لەو جۆرە هەیە بێ کارتی دەنگدانی خۆیان وەربگرنەوە. بێگومانێ بە هەموو شێوەکان هەوڵمانداوە، بەسپاسەوە کەناڵەکانی تەلەڤیزیۆنی کوردستان بە هەموو ڕەنگەکانیەوە لەگەڵ ئێمە دیمانیان ئەنجامداوە، لە بابەتەکان لەگەڵمان هاوبەشن. من پێم وایە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیش ئێمە بەبەردەوام ئەو زانیاریانە بڵاوەکەینەوە، ئەو بابەتە ڕۆشنبیریانە بڵاوەکەینەوە. لەبەر ئەو هۆیە ئێمە کۆڕبەندێکمان دروست کرد، منتەدایەکمان پێکێنا لە نێوان کۆمسیۆن و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و ناوەندە ڕۆشنبیریەکانی کوردستان لە هەولێر بۆ ئەوەی بە هەمومان هەوڵ بدەین ئەوەی ئامانجمانە بگاتە دەنگدەر بیگەێنینە دەنگدەرانی خۆشەویست، ئەفەن دەنگدەرانی خۆشەویست. لێرەیە بەڕاستی هەوڵمانداوە، پێمان وایە دەنگی ئێمە پەیامی ئێمە گەیوەتە هەموو ماڵێ، گەیوەتە هەموو دەنگدەرێک. پێویستە کاتەکەی استقلال کۆمیسیۆنی عێراق ڕاگررتنی بەڵێ کۆمیسیۆنی عێراق ڕاگررتنی نوێکردنەوەی کارتی دەنگدەرانی کردو، ینی ڕای گرتووە. ئەمە تاکەی ئەخایەنێت و ڕەنگە ئەگەر هەیە کە بەم زوانە ینی دەست بە نوێکردنەوەی کارتی دەنگدان بکرێت. لە ڕاستیان نوێکردنەوەی کارتی دەنگدان بۆم قۆناغا زۆر زەرور بوو کە ڕاگیرێت لەبەرەوەی ئاکامی نەئەبوو بۆ هەڵبژاردنە، چونکە کاتێکی زۆرێوێتەوە تا کارتەکە نوێ ئەکەیەوە ئەینێری بۆ ناوەندەکانی شیکردنەوەی تۆماری دەنگدەران لەوێشەوە ئەینێری کارتی بۆ چاپەکەی ئەوە چەند مانگێکە خایەنێ. ئێمە بە زەرورەتێکمان زانی تواناکانمان هەمووی تەرخانکەین بۆ دابشکردنەوەی ئەو کارتانەی هەمانە، نەک بۆ ئەو کارتانەی کە نوێ ئەکرێتەوە و
بۆ هەڵبژاردنێکی تر بەکاردەهێنرێت لە ڕاستیە ئێمە پێویستمان بەوەیە دەنگدەرانی ئێمە بەوردی لە ڕێکارەکانی ئێمە حاڵی ببن یان بەوردی ڕێکارەکانی ئێمەیان پێ بگا سێ جۆر کارتمان هەیە جۆری یەکەم ئەو جۆرەیە کە دەنگدەر هاتووە بایۆمەتری ئەنجام داوە و بەپێ ئەو بایۆمەتریە کارتێکی درێژخایەنی بۆ هاتوۆتەوە کە تەمەنی 10 ساڵە ئەوەی ئەو کارتەی بۆ هاتوۆتەوە و بایۆمەتری ئەنجام داوە کارتی پێشووی ساڵی 2014 بە ڕێکارێکی تەکنیکی پوچەڵ کراوەتەوە ڕاستە کارتەکە لە لای خۆەتی بەڵام پوچەڵ کراوەتەوە پێویستە ئەو کارتە بێنێتەوە دەسلیمی کۆمسیۆنی کا و کارتە نوێیەکەی بەرێتەوە کە لە ناوەندەکانی دابشکردنی کارتە ئەمە زۆر گرنگە ئەگە کارتەکەشی پێنەبوو بەهۆی ڕێکاری ونبوون یا بەهۆی ڕاستکردنەوەی ناوی هەڵە یا جێگۆرچێ ئەتوانێ وەسڵی بریتیەکەی کە پێی دراوە ئەوە بێنێتەوە و کارتەکەی درێتەوە کارتی دووەم کارتی کورتخایەنە بۆ بەڕێزانەیە کە تەمەنەکانیان 98 موالیدی 2000 ئەمانیش ئەوانەی بایۆمەتریان ئەنجام داوە کارتی درێژخایەنیان بۆ دەرچووە بەڵام ئەوەی بایۆمەتری بۆ ئەنجام نەدراوە کارتێکی کورتخایەنی بۆ دەرچووە دەرکراوە لەبەر ئەوەی ناوەکانیان لە لای ئێمە هەبوو بۆ ئەوەی لە مافی دەنگدان مەحروم نەبن ئەمانیش پێویستە بەڕێکاری تەمەنیان لە نێوان 97 بۆ 2000 موالیدیان ئەو چوار موالیدە بڵێ لە ساڵی 2014 دەنگدەر نەبوو ئەوەی ڕوبەڕووی کێشە نەبنەوە دەنگیان نەفەوتێ ئەوانە کارتێکی کاتیان بۆ هاتوۆتەوە پێویستە ئەوانیش بڕۆن بۆ ناوەندەکانی دابشکردنەوەی کارت بە بەڵگەنامەکانیانەوە کارتەکان بێننەوە ئەوان ئەتوانن کارتی هەموو خێزانەکان بەڵگەنامەکان چین بۆی بەرچاویان ڕوون بێت فۆرمی خۆراکە لەگەڵ هەوێ پێناسێک کە وێنەی پێوە بێ ئەو پێناسی ئەحواڵی مەدەنیە باری شارستانی پێڵین جۆرێککە لە دەنگدەرمان هەیە دەنگدەری 2014 بووە بەڵام لە بنەڕە تا هەر نەهاتووە بۆ بایۆمەتری ئەنجام نەداوە ئەم جۆرەش لەبەر ئەوەی ڕێژەیەکی زۆرن و نزیکەی مەسەن لە هەولێر 140 دەنگدەران بایۆمەتری ئەنجام نەداوە ئەم بە ڕێزانە دەتوانن بچن بە کارتەشینەکەی کە ئێستا پێیانە دەنگ بدەن بە مەرجێک کارتەکانیان لە کارا بێش کاو نەبێ و لە هەمان کاتدا کارتی ئەو کارتە بێت کە بەکاریان هێناوە لە ساڵی 2014 و پەنجەمۆریان لەگەڵ زانیاریەکانی ناو کارتەکە یەکان گیر بێ باشە ئەمە زۆر گرنگە سەبارەت بەڵێ زۆر گرنگە دەنگدەرانی ئێمە ئەو زانیاریانیان لابێ ئەو وردەکاریانیان لابێ کە بزانن هەر کەسێک کارتی شینی پێبوو مەرج نییە ئەو کەسە بتوانێت دەنگ بدات چکە ئەوەی بایۆمەتری ئەنجام دابێ ئەو دەنگدەرە کارتەشینەکەی پوچەڵ کراوەتەوە جیاوازە لەوەی کەوا هەر لە بنەڕە تا بایۆمەتری ئەنجام نەداوە بەڵێ قسە لەسەر ئەوە هەیە کە کەسانێکن زیاد لە جارێک لە بایۆمەتری خۆیان تۆمار کردووە ئەگەر ئەمانە زیاد لە جارێک دەنگ بدەن ئێوە وەکو کۆمیسیۆن چ ڕێکارێک چ ئیجراعاتێکی لەگەڵا ئەگرنە بەر و ژمارەی بڵێن ئەو دەنگانی کە داوێتی چۆن مامەڵی لەگەڵداکرێت لە ڕاستی ئەوانەی زیاد لە جارێک بۆ دەجاریش بایۆمەتری بۆ ئەنجام درابێت هەر یەک جار یەک کارتی بۆ دێتەوە و هەندێک جار کە کاتێک بایۆمەتری زۆر ئەنجام داوە مەسەلەن لە عەسکەری ئەنجامی داوە لە مەدەنی ئەنجامی داوە تێکەڵ و پێکەڵی کردووە ئەو جۆرە خەڵکانە ئەسڵەن هەر کارتیان بۆ نەهاتوەتەوە لەبەرەوەی لە تەحلیلە علاماتیان چۆتە سەر ڕاگیراوە کارتەکانیان بۆیە ئێمە ترسی ئەومان نییە لە کەسێک کە زیاتر لە جارێک بایۆمەتری ئەنجام دابێت بە پێچەوانەوە زیاتریش لە جارێ بایۆمەتری ئەنجام دابێت ئەوانە لە شیکردنەوەی پەنجەمۆر و لێکۆڵینەوە لە تۆمارنامەی دەنگدەرانە ئەوان ئاخر جار لەکوێ کردویانە ئەویان بۆ ئاژمار کراوە باشە کاک عەلی ئاماژەت بەوەدا وتت بڵین لە سەرەتای بەرنامەکە ئاماژەت بەوەدا و ینی وتت سندوقی ئەلکترۆنی نییە دەنگدانەکە بەڵام کۆمەڵێک ئیجراعاتی بە شێوەیەک لە شێوەکان ئەلکترۆنیە وەکو بۆ نمونە وەرگرتنی فنگە پرنت و پەنجەمۆر و وێنە و ئەم پرسانە پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە ئەکرێت کەسێک بە کارتی دەنگدانی کەسێکی دیکە دەنگ بدات ئەم ڕێکارە ڕێگە بەوە نادا کە کەسێک بە کارتی دەنگدانی کەسێکی تر دەنگ بدات ئێمە خەمی ئەوەمانە کە دەنگدەر خۆشی
کارتەکەی پێنەبێ ناتوانێت دەنگ بدات، نەک کەسێک بتوانێت بە کارتی کەسێکی تر دەنگ بدات. ڕێکارەکانی بەرگریکردن لە فرتوفێڵ یا ڕێگارەکانی پاکژی هەڵبژاردن ئەم جارە ئەوەندە قورس کراوە دەنگدەر خودی خۆی نەبێ، هیچ کەسێک ناتوانێت لە بریتی ئەو دەنگ بدات و ناتوانێت گەمە بە ئیرادەی ئەو بکاوە، ناتوانێت لە جیاتی ناوی ئەو ناوی خۆی بەکاربێنێ. لەبەر ئەوەی ئەم جارەیان ئیرادەی مرۆڤی تیان نییە، سیستمێکی هەڵبژاردنە، سیستمێکی تەکنەلۆژیە، سیستمەکە ڕێگەت پێدا دەنگ بدە یا دەنگ نەدەی. کارمەندانی کۆمسیۆن ئەوانەی لە ناوەندەکان ئیژەکەن ئەو توانایان نییە یا ئەو مافەیان نەدراوەتێک کە دەستکاری سیستمەکەکەن. بۆیە لێرە ئێمە گرنگی بەو بابەتە ئەدەین کە کارتی دەنگدان زەرورەتێکی حتمیە و پێویستە دەنگدەر کارتەکەی پێبێ و وەریگرێتەوە بۆ ڕۆژی دەنگدان بێبەش نەکرێت لە مافی دەنگدانی، نەک کەسێکی تر بڕوا کارتەکە لە جێی بەکاربێنێ. هیچ کەسێک ناتوانێت کارتی بایۆمەتری لە جێ ئەوی تر بەکاربێنێت. لە هەندێک سایتی عێراقی هەواڵی ئەوە بڵاوکراوەتەوە کە کارتی دەنگدان لە بەغدا لە پارێزگاکانی عێراق ئەفرۆشرێت و کڕین و فرۆشی پێواکرێت، تەنانەت نووسیویانە بە $200 ئەفرۆشرێت. ئەمە تا چەندە ڕاستە و ئایا ئێوە وەکو وەرێمی کوردستان وەکو لقەکانی هەرێمی کوردستان چی ئەکەن بۆی ڕێگری لەوە بکرێت کە کورد لەم پرسەیە ینی بە شێوەیەک لە شێوەکان چۆن بڵێ غەدری لێ نەکرێت یاخود ژماری دەنگەکانی کەم نەبێتەوە بەرامبەر بە دەنگەکانی عێراق؟ لە ڕاستی ئەوان هیچ بایەخی نییە. هیچ کەسێک ناتوانێت کارتی یەکێچکە بەکاربێنێ و ئەو کارتی بایۆمەتری کە دروست کراوە خودی دەنگدەر نەبێ کەسی تر ناتوانێت سیستمەکە ڕێگەی پێنادا بەکاری بێنێ. ئەمە یەک دوو لە کوردستان ئەو دیاردەیە نییەوە تاوە من لەلایەن تۆ و لەگەڵ تۆیە داوا لە دەنگدەرانەکەین بێن کارتەکانیان وەرگرنەوە. مامەڵەکردن بە کارتەوە لە لای ئێمە نییە، لە شوێنەکانی کەس تەنها دەنگۆیە. لەسەر ئەوەشەوە ڕێکارێکی قورس کۆمسیۆن بڕیارێکی قورسی دەرکردووە بە یاسای سزادانی عێراقی و هەر کەسێک مامەڵە بە کارتەوە بکات ئەو مامەڵەیە تووشی تونترین سزا ئەبێت و کۆمسیۆن داواکانی لەسرە جوڵێنێ چ کەسەکە خۆی بێ دەنگدەر بێیان حیزبێک بێت. تەنانەت ئەگاتە ئەوەی زیندانی بۆ زیاتر لە 15 ساڵە کرێت، ئەوە بەڵگەنامەی فەرمیە لە حکوومەتەوە دەرچووە و هەر کەسێک بەڵگەنامەیە چێچکە بەکاربێنێت بە پێی یاسای عێراقی سزای توندی لەسەرەوە. ئەو حیزبەش ئیسپات بێ لەسەری کە کارتی کڕیوەیان ئیرادەی دەنگدەری ویستووە بە ڕێکاری پارە و بەرتیل و ئەوانە بگۆڕێ، ئەوە تا دەرکردن و دوورخستنەوە و لێسەنەوەی ئیجازەی حیزبایەتیشی هەیە، چونکە کۆمسیۆن ئێستا ئیجازەی حیزبایەتی ئەدا ممارەسەکردنی کاری حیزبی ئەدا بە حیزبە سیاسیەکان. بۆیە ئێمە زۆر بەتوندی لێرەیە بەرگریێمی کوردستان لە کۆمسیۆن پەسەند کراون و مۆڵەتیان وەرگرتووە. ئەو حیزبانەی لە هەرێمی کوردستان مۆڵەتیان وەرگرتووە پەسەند کراون، ڕێکاری تەندروستیان گرتووەتە بەر و ئەوان بە هیچ شێوەیەک لەگەڵ تەزویر و فرتوفێڵانین و من قەناعەتم وایە حیزبەکانی کوردستان بە شێوەیەکی مۆدرێن مامەڵە لەگەڵ وەزعەکەیەکەن و هەوڵە دەن دەنگدەرانیان کارتەکانیان وەرگرنەوە. حیزبی زۆر هەیە، ئێمە لە عێراق نزیکەی 205 حیزب خۆی تۆمار کردووە و ئەم حیزبانە حیزبی کوردیشیایە هەموو حیزبانەی کوردستان کە ئێستا ژمارەکە تەواوە. بڵێ گوێم لێنەوەی کوردستان باس لەوە کرێ کە 23 حزب پەسەند کراوە و خۆی تۆمار کردووە و 503 کاندیدیشمان هەیە بۆ هەڵبژاردنەکانی عێراق. ئەو ژمارانە گۆڕانکاریان بەسەرادەیان تۆ چۆنەڵێک لە پارێزگایەک بۆ پارێزگایەک جیاوازە ژمارەی کاندید و ژمارەی بەشداربوانی حیزبەکان. ئەو حیزبات بە ڕێزانەی بەشدارن شەر نییە لە هەموو پارێزگاکان بەشداریان کردبێ. حیزبەیە لە چەند پارێزگایەک بەشداری کردووە، حیزبەیە لە سەرتاسەری عێراقا بەشداری کردووە، حیزبەیە لە تەنیا یەک پارێزگا بەشداری کەمتر لە 2 خولەکەم ماوە و 3 پرسیاری زۆر گرنگم ماوە. سپاس دەکەم گەر بە کورتی وەڵامم بیتەوە. سەبارەت بە ئاوارەکانی بڵێن شارەکانی ئەوەی ناوەڕاست و باشووری عێراق، سەبارەت بە ئاوارەکانی کەرکووک بەوانەی خورماتوش،
چی کراوە بۆ ئەوەی ئاسانکاریان بۆ بکرێت دەنگیان نەفەوتێ و دەنگی خۆیان بدەن؟ بەڵێ ئێمە ڕێکاری زۆر باشمان پەیڕەو کردووە بۆ ئاوارانە. دیارە ئاوارەکان دەبێت کارتی دەنگدانیان لە پارێزگاکانی خۆیان وەرگرنەوە لە ڕێی ناردنی کەسێکیان بۆ وەرگرتنەوەی کارتەکانیان یا ئەوانەی بایۆمەتریان ئەنجام نەداوە کارتە شینە کۆنەکەیان پێبێت. بەڕاستی دەتوانن لێرەوە دەنگ بۆ پارێزگاکانی خۆیان بدەن. واتە لە هەرسێ پارێزگای کوردستانەوە بنکە و وێزگەی دەنگدان کراوەتەوە ئاوارەکانی ئەنبار، سەلاحەدین بە دووزیشەوە، کەرکووک و نینەوە دەتوانن ئەمانە بە کارتی دەنگدان لێرەوە بۆ پارێزگاکانی خۆیان دەنگ بدەن و ئێمە شوێنی دەنگدان و بنکەی دەنگدان و کارتی دەنگدانیان بۆ فراهەمەکەی. کۆتا پرسیارم گەر زۆر بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم. چەند ڕۆژێکی تر بانگەشە و هەڵمەتی هەڵبژاردن دەست پێیەکە. ئێوە چ ئیجرعاتێک ئەگرنە بەرامبەر بەوە لایەنانەی کە زمانی زبر بە پێشێلکاری بەرامبەر بە یەکتر تەشیر و ناوزڕاندن ئەنجامەدەن؟ زۆر بە کورتی. هەڵبژاردن پرۆسەیەکی دیموکراتی زۆر جوانە، کللتورێکە لە هەموو جیهاندا پەیڕەوە کرێت بە شێوەیەکی هێمن و لەسەرخۆ. من داوا لە هەموو حیزبەکانی کوردستان و ئەوانش کە بەشدارن لەم چێبڕچێیە داوا ئەکەم بە شێوەیەکی هێمنانە لەگەڵ پرۆسەکەدا مامەڵە بکەن، زبر و تند بەکارهێنان و هەڕەشەکردن و هەموو ئەو شێوازانەی کە نەشیاون ئێمە ڕێکاری توندمان بۆ بەکارهێناون سزای توندی تیا بەکار هاتووە و ئەو سزایانە دیارە بڵاومان کردوونەتەوە و لە شێوەی گرافیکیش نردومانە بۆ هەموو حیزبەکان بە سیدیش لە کۆبوونەوەی ڕسمیە داومانە پێیان. هیوادارین و داواکارین لە حیزبە بەڕێزەکانی کوردستان شێوەیەکی هێندە مۆدرێنانە بێن نەکایەوە لە کوردستاندا هەموو جیهان چاویان لێ بکات لە شێوازی پێشکەوتوانەی گەشەی دیموکراتی لە وڵاتەکەی. بەڵێ کاک عەلی قادر بەڕێوەبەری گشتی نووسینگەی هەولێری کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق، سوپاس بۆ زانیاریەکانت، سوپاس بۆ کاتەی بە ئێمە و بابینەرانت بەخش. سوپاس بۆ جەنابیش بۆ بینەرانی. بەڵێ بینەرانی ئەزیز، باسی ڕۆژ کۆتایی هات. سوپاس بۆ هاوکارانم لە سلێمانی و لە هەولێر. تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا من کاتێک